بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. لاگر جووتیارم دەسمە لای بەشێ لە دانیشتوانی ئەم گوندە لێیان دەپرسم دۆخی ئاو لێرە چۆنە، با بزانم هاوڵاتیان لە بێ ئاویدا چی دەڵێن، قسەی وان چییە و چەندێک دەبێ ئاویان نەهاتووە و کاتێک کە ئاوی ژنایە ئەوان ناچار دەبن تەنچیەک ئاو بە چەند بکڕن. ئێوە لەگەڵمان نابن، من پرسیار لە بەشێ لە دانیشتوانی گوندی گرجۆتیار دەکەم، لەگەڵمان نابن. پێم بڵێ کێشەی ئاویتان بێ ئاوی لەکەیەوە سەری هەڵداوە لێرە چەندەبی ئاوتان نییە و ئەگەر ئاو نەبی ئەنگۆ دەیکڕێن یان لە شوێنی دیکە دەیهێنن چۆنە؟ کاکە پێشەچی بە خێرات نادەکەین وەڵڵاهی کاکە دەیکڕین وەڵای تانچی بە 15,000 دینار بۆ ئەو سال بوویتە 30,000 دینار دەبی سڕەش بگری تەلەفۆنی لۆ بکەی کەسێکی خۆی بی زوو لۆ دەینی ئەگەر نا ئەو وەسعیمەیە ئەومان نییە بەخوای لۆ تاتمە و خانەی ئەو من 3 سارە هاتیمە بەخوا ئێستا کوم زەخەی دەبینی ئەو هایە خوا دەزانی یعنی هەتا بەرەبەیانیان ئەمە ئەو ئیشمانە کوڕنە عملاتیا هەموو عملی نەکرێتینە نازان بچنە چێن دەر یعنی ئەمە توانای ئەومان نێبچی خانی ئێستا مە 50,000 تێدامە توانەمان نێبچی بە 100,000 دیناری خانیم گری ئەگە توانەمان هەبایە قەدوچ کابرا گوتی یەک دۆسکە ئاو دەبوو ئەو دەبوو بەس توانای ئەومان نێ بچینە دەرێکە جەلەبراتە هەرچی تەلەفۆنیشی لۆ دەکەی دەرێ حکومەت آخری وڵا گوتم ئافرەتەشی یەک لە ئەوانەیشی مەهندسیابەر گوتم حکومەت دەچی عەزمی ڕسمەکی لەگە بگرم بە بەڵگە پێمە تەلەفۆن کەس نمایە ئەمە تەلەفۆنی لۆ نەکەم والله لۆ بەڕێز پارێزگاری هەولێرم کرد آخری بەس ئەوەندەی کرد گوتی بەسەر چاو آخر یەکێک تەلەفۆنی کرد ئەدێ هەتا خوارێکە ئەوی کەژڕۆی گوتێ جوابت دەمە ئەو نووسیتی مساعدەشی بکە پازە تەلەفۆن لۆ کردێت جوابی نەداتەوە مساعدەکە هەتا ئێرە هاتیە یعنی هەتا ئێرەمان هاتیە لە خۆتان بێزارە نەک لە خۆ بێزانێ کورە بە قورئان پێش ڕۆژدار سەری خۆ دەشۆین بە قورئان والله وبیلاوت لا ئاو نییە والله وەختە لە قار والله وەختە لە گەمارە هەموو لە گەشتمان بەشەڕاتیە دەبا پیام دەی لۆ کورانەی با برێم لە گەشتنی خۆ بەشەڕاتی منە سایە یکاکە زەلام بستە ئیشێ زەلام کرێخانی بدا کری کارەبای بدا ئایی بکڕی معنە هەیە ئەوە کاکە بەسەر چام قوبورمە وەرە سەعاتم لەوە بەستە ئاوم لۆ دانەی یەکسانی بی با گوند بیرێک 150 ماری لەسەرە ئەوە 1600 ماری لەسەرە یکاکە دە شەبەکەی تێکردکەوە شەبەکەی تێکردکەوە سەعاتی ببەستە بابێ سەعاتێکم کەس لەوە ببەستی هەموو سەرە مانگانیشم دەچترم جەزا قایلم بابێ کەفیلێکی مۆزەفمان لێ وەگری ئەگە پارەی مانگانەمان نەدا با لە کەفیلەکەمان بجێرتەوە وەیە ئێ بەس ناکە کاکە هەر هەتا سبێنێکە وتە کابرۆتە وەرە تەسوورتان لۆ دەکەم وەرە واژن زادەی دەشوە والله ڕۆژکان کە بەخرکمەوە داشی منەوە ئاوی بگرن و گونا عەدەرکاک خۆڵەتوی وەرناگرین قەرداریش بینەوە گورەکانتان نیشک بۆ دەبینم بە خودای ئەو وەسعەکەیە بەخوا هەندێکمان برتە ژۆرێکە لەبە پانکەیە بە ئەوەی ئای دەدەن بە ئەوەی دەن بەهارەوە لەوە پانکەی خوا دەزانی والله بلاتە ئەو گورەکانتە تا تەسوورکەن هاتە تەمەشاکە بە خۆش سیمای مارێ و کوردستان بە گوریەوە جوان و چێ و هیچێک بچێ ئەمە شەروهاینە کەم و بەردەش پێ دەکەن لە بەبیایی والله بڕۆ بەردە دوو نیویشە نەک شەشونی دوو نیوە والله جارێ حەتمی ناکەین ئەو نەبیستەکەی والله لە گەرمان بە خەبەر هاتیمە والله وبیلات لا لەگە عراقی خۆم لەو مارێ بە خەبەر هاتمەیە ڕۆژکان کە باشە وڵی تواناشم نیم ڕۆژێک بای 30,000 ئاو بکڕم خۆزەزانی هاوینە ئەمە چینی فەقیرین ئەمە دەورەمەند بانێت چین خۆمان لە سیدی پارێک وەختی هەر بژاردنێ کورە وەختی هەر بژاردنێ بوارەی نابەت چۆکان ڕەحمە لە بابت گودیانگو کورە ئاوتان و دەیستان بیلوتان دەکەین قەسەم بە قورئان تەلەفۆنیشمان لەسەر هەر ناگرنە لەعانەکە باشە ئەرە وش کابرا گوتی عەزمینە بە نای هیچ کەسەشی بەس لە مایکەی جەنابتانەوە ئەمە نازانم دەرن هەموو دەری عایدی حکومەتیە بەس دەتوانم لە ڕێی جەنابتۆ داواکاری بکەم ئەگەی لە کاکی دریس بارزانی کول و شایەسی دانا ئێستا مارێ داکەم لە شایەسی ئاو نییە بیری وا بیران لۆ لێدەن تەنکەری سوڕانتەوە لوزنەی لەگەرا کاکی دریس بارزانی ئیشی حکومەتی دەی بەخێرخوازی بڕوە بە قورئانە جەوە دەوێت پرسیارەی لەوان بکەین توی هاوڵاتی دەکەم ئیشی حکومەتی بەخێرخوازی دەی بڕوە تشتی وها نییە حکومەت پارەی ڕێ لێوەگرتینە پارە ڕەسیفی لێوەگرتینە معاملاتی خانمان لێمان وەرگرتیە هەر چنمای لەگەمە نەکە دیارە حکومەت عەزی لە خێرخوازیە ئێ بە قورئانمەش بخۆمە فەقیر وان خەر خێر بەمە دەکا مام حاجی ئەتو چەند سارە لێرێ دەمانگە لێرە ئەو دەمانگە لێرە ئاوت کڕیە ئەمن قەیدی ناکە ئەم ئاوی ناکە زای ناکڕم ئەمە سێ نەفەرین دوو شەرە قوڵەنە خێزانەکەم لەگە مندارێکمان هەیە بیرکۆڵە ئەمن بەتەنێمە ئاوی کەم سەر دەکەین ئەگەر دووتانیان پڕکەم دووتان بە هەر وەختەشی پڕکەم بەشتی عەبدوڕحمان دەکە بە شەڕ ڕۆژمان دەکە عەبدوڕحمان دەکە اقتصاد دەکەین سەرف ناکەین بەخۆی 4 ڕۆژ 5 ڕۆژ خۆم ناشم دارویە
بەو گەرمایە 4 ڕۆژ 5 ڕۆژ خۆم ناشۆ لەبەر بێ لەبەر بێ ئاوی ینی دوانی احتیاج هەبیانی بەش بکە تێدەگەی لەکین و ئاو نایە ئەوە خراپە ئەو ئاوە ئەو بیرەی سزادەی تەنچی لە ئاسمانەیە چی پێ دەڕێن کاکە تەنچی دەکاتەوە دەڵێم کاک فەرهاد دەڵێم ئاو هاتیان ئەو بەم دەرێ ئاو هات 5 دقە زیاتر نایە 5 دقە هەتا ئەمە بەخۆ دەکەین چۆندەی تێ دەخین و مزەخی تێ دەخین زیاتر نایە دەکرێتەوە نامینێ ئاوەکە تێدەگەی ئەو دەگە پێڵە زستانی شەڕەوە خراپ بوو دستوانی وا بووە هەر معدەل وایە ناکاتەوە لە ئەو لایە ناکاتەوە کابرا لە ئەو لایە ناکاتەوە باش کە ئاو نیە ناچاری بیکڕی دەکڕن بچێکن ئەوە دەکڕن تەنچی بە چەند دەکڕی تەنچی بە 10,000 تەنکەری ینی بەرمیلی سەخانی بە 10,000 پڕەکەن تێدەگەی بەگرانترش پڕەکەن هەیە ئەگە ئازمەبی دوێنێ کاکبەر هات چەندی تەلەفۆنی لۆ گوت وەڵا مە لە سڕین لە قەلە باڵغا نارێم دێم پێم ناکرێت بێم دێم یان وعدت نادەمێ کاک محەممەد بزانام ئاوتان کۆ لێرە وڵی ئەمە خراپە ئەمە نێ لەکەین و ئاوتانەوە خراپە وڵی تقریبی 4 مانگ 5 مانگ دەبی لە زستانیەوە زستانیش ئەم نەداهات بابزانمەدی شەوان ئەنگۆ لە دیار ئاوێر دادەنیشن ئاوت بێ عرەسیاتی لەبوو دەگرن ئەرێ وڵە دادنیشن ئەوش ئاو نایە جاری وایە تا 3 سپین 4 سپین دانیشتە ئەویش ئاو نایە هەر پەمپی لە هیچ ئاو نایە گوتە لە زستانیەوە هەیە زستانیەوە هۆیە زستانی هەر ئامان دەکڕێت تا ئێستا بابتە ئاوتان و دەکڕیتن بەرێ لە گورجزوتیار ئاوتان چۆنا هەموو ڕۆژێک ئاوتان دێ یان چەند دەبێ ئاوتان نییە گرفتی کەماویتان هەیە بە خوددای ئاو سەفرە سفرەوە تازە لە ئیشیاتیمەوە بەخوای دەچمەوە ئاو نییە دەبی ئەوە چەند دادەنیشن لە دیار ئاوێ شەوان چاوەڕوان دەکەن وەڵام مانگانە دادەنیشین هەموو ڕۆژێ دیار دادەنیشین ئێسمەکەم مزەخی تیکتۆکەی دەکەمەوە تەمەشا دەکەمێ خۆیان ئاو کەنجێتن وەڵا داکەم نانیشەوە حتا 5-6 سوێن دادەنیشی جاروێ دێ جاروێ نە هەنە هەفتێکە جارێک 20 دقەک بێت وەگنە نایە ئاو کڕینێ بەخوای ئێستاکە پێرێک کڕیتم ئێستا دەچمەوە ئاو نییە بەخوای بیسان بکڕمەوە نابی ئەوە نام کەس حکوومەتە کا حکوومەت نە مختار دەچێک مختار دەرێت چیمە دایرە جواب ناداتەوە مختاری ناکری کاکە شتانە تو مادەم ستا مختار دەبێ بەخۆیەوە ئیشی مختاری دەبی پێست مسە دایرەی بزانە لۆ وەزعەوە هاالەیە چار بیرمان هەیە لێرە شەبەکان تێکەر ناکەنەوە مەتی خەک لەو لای هەیە بیرەک بیزماری لەسەرە ئێلو تێکەر ناکەوە لە گەیرە شەبەکان وەیان نا ئەمە تەمەشاکەەوە وەردت بە مەژۆرێ مندارم لەبێ ئاویان ڕوانی ماری بابی کردەوە ئێستاوەرە بۆنم کە بۆ سەر پاترین بێدی تێدەگەرە برای خۆت ئەوە 5 ڕۆژە ئاو بە قەلبی برات نەکەتیە 5 ڕۆژە بەو گەرمایش تێدەگەی وەرە دەوام بکە پێشمەرگاتی هەموو ڕۆژە دەسمە دەوامێ تێدەگەی دەوامی خۆم بەڕێک و پێچی دەکەم هیچ کێشەمان نییە و بەبێ مەعاشیش 2 ماگراتب نەدرایە ێجەوەرە من ئاوی بکڕە هەموو ڕۆژە 10,000 دینار ئاو مەسرەفی مارێ مەسرەفی منداری ئی لە چێ بینم کاکە یعنی لەبەر بێ ئاوی مندار ناردۆ ماری لە ماری بابیتیان وە بەخوای وەرەدەت بەمە ژۆری ئەگەیەک بەشەر لە ژۆری بۆ عەقی خۆت بی بە کامیرەوە تەسوێر کاتە ژۆرێ کاگەوە پێشەما زۆری هەمووی مارمدار دەباتەوە ماری خەزۆری هەر نەک پێشەمانە من هەبێک جای ناردیتمە گوتم هەتا ئاو دێتەوە بڕۆمێنەوە کاک ئەحمەد بزانم ئەنگۆ گرفتی کەم ئاوی لێرە لە کێوە سەری هەڵداوە تەنها ئەم هاوینە ئاوتان نییە یان زستانیش بێ ئاو بوونە ئەمە هیچ وەختە چی ئاومان نییە هەرا ڕۆژ نییە ئەوە 6 سار 7 سار دەبی یەک قەترە ئاومان نییە کێشەی ئاویش نییە لە گوندی برەی ئاو نییە کێشەی تەنزیماتی ئاومان هەیە کەس نێ عیلاجەکمان لێ بکانە لێ دەگەڕن خێرخواز بیری لێبدا نە بە خۆشمان عیلاجەکمان لێ دەکەن ئەو کێشەمان و چارە سەرکەن ئەگەنا ئەوە بیرمان هەیە ئەلێرانێ لە حکوومەتی ئیشی 1 سەعاتیە دەتوانیت تێکەرکات و کێشەی ئاوی نامین ئەگەر حکوومەت عەزی لە کێشەی نییە بە 2 سەعاتی کێشەی ئێرە عەل دەبی خەرک شتازە و برادرە باسی کرد خەرک بێ مەعاش بێ ئیش بێ کار بێ کاسبیەت و لۆماری ژیانی مارمدار دامیکەی بچی ئاویش بکڕی هەمووش بە هاوڵاتی پێی دەکرێت و شتەی دابنکە تووشی کێشەی کۆمەڵاتی نابێ زۆریش توش دەبی کو توش ناوی ئەتوو هیچت نەبی نە مەعاش دەبی نە ئیش هەبی نە ئاو هەبی نەبی کو توش نابی
هەزاران خەرک توش کێشە بۆ لێرانە هەتوو ئاوت نەبی ئاو شتێ سەرچەکاکەەوە گوتمان موچە بەغدانانێری ئەدی ئاو وەیە ئەدی ئاو خۆ ئاو عایدی بەغدای نییە شتە چەندەمەی میش نییە لێرانە لۆمان تێکارکەنەوە بۆ ڕێەکەی کێشە ئێرە عەل دەبی ساعێبی بیرێ دەرێ من زەمانەتی دەکەم دێم بیرە خەتەکەی شۆر دەکەم و لای تێکرد دەکەمەوە زەمانەت دەکەم یەک بە شەر بێ ئاو نەبی کەس بە دووقسەکەی داناچی بربەست شیلۆ دروست دەکەن ئێستا لێرانەوەتە بربەست شیلۆ دروست دەکەن لە ناگەڕم بۆ ڕێکە تێکەر بیتەوە یەک بیرێکمان هەر ئێرانە نیوەی گوندی لەسەرە 4-5 بیریشمان هەیە بە 5 بیران هەندیەک بیری خەرچی لەسەر نییە عەلیش دەکرێت ئەم بۆ ڕێکان لە کنیەکە ئەگەناوەتە تەماشەکە ئێستا وەرە و کۆرانەی تەسوێرکە پێدا بڕۆ بسوڕێەوە ئەوە ساورنی وەکەمە کتابمان لە دایرێ کارەبای عەنکاوەیە عامودیشمان لۆ ناچەقینن سپێنێش لەوانێ بێ برێت و غرامە دەکرێت سعاتت نییە ئەوە نییە کارەبات نییە کارەبا خەرک بۆوایان ڕاکیشە لاما کات ئەلێرانە کە مەعامەلات کرایە لە شارەوانی پارەی عامودیش وەرگیرایە پارەی قیرش لێوەرگیرایە پارەی بۆڕش لێوەرگیرایە ئی ئاوێ کە ئاوی پێدانایە شتی وا دەبی خەرک ڕۆژێک تعامود 2 تعامود 3 تعامود ئێستا بچی لەسەر زادەش ڕابوەستی دێ پشتی ملت دەگری دەرێت و جێرە شێوێنی ئاژاوەچی لە مارێش دادنیشی پێیان دەرەی جوابت نادنەوە ئێستا ئەمە لێرانە بە پارەی خۆمان چاما کردیە چوینە دایرێ ئاوی بە عەرکەی دەرەمە 1 دینارمان نییە پارەمان نییە وەیە لۆچان چاپکەی بە پارەی خۆمان شتی وا دەبی ئەدی نابێ حکومەت بە دوا داچوونە چووکا برێگاکە مدیرەکی ئاوێت دانایە لە بە عەرکەی وەنەوشەکت دایتێ دایرەکی گەورە و گران دایتە بەدەستی داتنایە ئاوڕ لە من نەداتەوە دەبی یانی ئەدی مەحافز و ئیشی مەحافز و قایم قامی نییە بێ ئاگای لێبی برێ کاکە وەرە دێت و مدیری ئاوێنی ئەو گوندەلەوە بێ ئاو ئیمال کرایە وەیە هاتوو نابێ ئەو شتی گلەی لە سەرۆکی حکومەت بکەی برێ وەڵای سەرۆکی حکومەت سەرۆکی حکومەت دۆمان ناکە سەرۆکی حکومەت مەحافزی دانایە قایم قامی دانایە ئەو ئیشی وانە ونیە حکوومەتیش دەنجی توی نابیستی پێیان بڵێم جەنابی مەحافز جەنابی قایم قام ئەو خەڵکە گرفتی کەماویەیە چێژەکە کێشەی حکومەتە بەس حکومەت ئەوانەی دانایە لێرە نابی ئەوانە ئیشەکەی چاپکەن ئێستا ئیشی مەحافزیە ئیشی قایم قامیە ئیشی مدیریدا ئێستامە کێشەی ئاومانەیە کێشەی عامودی کارەبامان هەیە لێرە ئەوە کێشەی سەرۆکی حکومەت نییە خۆگاکە ڕاستە خۆ حکومەتی خەرکەی مال کردی بەس لە ماگاوە کێشەی سەرۆکی حکومەت ئەوەی نییە ئەمە کە دەرێن حکومەت ئەوانەی دانایە ئەوانە دەبی بێن عیلاج بکەن ونیە دی دەبی وانە بێن عیلاج بکەن ئەتولۆ مدیرەش دایرێ ئاوێت دانایە لێرانە پێ تەلەفۆن لۆ دەکەی تەلەفۆن لۆ سار ناگری یان دەهینی ئێرانە کێشە لۆ عناک فەرمو کاکە ئەوە چەند مەترە 3 مەترە سەری بۆڕی ئەلێرەیە گۆتمالومان پەڕینەوە ئەو بەری دەرێ پارەمان نییە ئەمە بوو زەمان نییە مشارەشی بینین پەڕینەوە مشارمانە دەی مشاری بە پارە بینین یعنی جێ نەمایە ئەمە نەچین کەس نەمایە تەلەفۆنی لۆ نەکەین هەرچێ پێی دەرێ ئیشی من نییە ئەوە ئیشیم ئەدیشی چێ ئیشیم نا سلام علیکم سلام رحمة الله وبركاته بخير بن سەچاو زۆر سپاس ئەوتان کۆ لێرە والله بێ ئاوین تقریبا لە جژنەی ڕەمەزانی ئاو هاتیە نما هەتا جژنەی قوربانی ڕۆژی جژنەی قوربانی ئەم ڕۆژە ئالفێ ئاوم کڕی جژنەی قوربانی ئاو هات داخینی هاتەوە تا ئێستا بە مختاری دەرم دەرێ کاکە ئاوی بەردەداتەوە کابرا کەچی ناگاتەمە نایەتەوە کنەمە نازام کەمی بەردەنەوە نازام چیادە لۆ پێشتر داهاتوێ وە نییە معقول نییە لۆ پێشتر ئێستا کە دەبی بەدەبان بخۆی تازە ئێستا 6 دەبە ئەو مارەیە خەتە چەند لەولا هەیە بیری ئەولایە ئاویان دی بە پارەیە لەکنەوان لە بم 6 دەبەی پڕکی دێت تازە بەدەستی هینایەتمە ئێرانە ئەو تە بزانێت تازە تەنکەریش هاتیە دوو تەنکەرم کڕێ بە 5,000 بخۆم تەقاعدم ڕاتبم نییە بە ئیش نادوسە ڕۆژان زارێکی شێ دەکەین ئیش نییە یعنی پێمان ناکرێ ماروە غاڵن ئیش نییە ڕاتب نییە ئاویش نییە ئاویشمان نییە يعني معقول يعني دبي حكمة ساريك ما ليبك معقول ني دبي خمك ما ليبخو او ملت هم او كورانيه ايريا او لايا او ديويه هم او مانيا خرج ليله درنجش خۆمان دەشوێنە بەرەوەی ئاو نییە كاكار اي والله نايرم سم خوشم در تاز اوم كرك وتما جيست سم خوش والله او تو مار زيلانم او شو استماري براي ماريان لولا بغساله زلشان شديا
لە ماریخوانی تیا تازە بە سیارێک قەمەرەی چوە دەبەی بردێ ئای پێ بینی ئەوان هەم سیاریانێ لەخوان دەبدەن بەخوام سیارم نیە دەچم بەدەستی لەو مارەیە دێنم بەدەستی دێنم بەخوای ئەوە تەوەرە بزان چەند دەبم پڕ کردیە کامیرە هەیە لێرە بابێت تەماشا لە ماڵەوە چەند دەبەی داناوە و ئەمە ژیان و گوزەران و بارودۆخی بەشێ لە دانیشتوانی گەڕەکەکانی ئەولێرە وەکو خۆتان دەیبینن بەشێک لە وڵاتیان لە ماڵ و ئاوە دەبەیان داناوە بە دەبە لە شوێنی دیکە یان لە ماڵی دیکە لە گەڕەکی دیکە ئاوی دێنن یان کاتێک کە ئاو دەکڕن بەشیشان ئاوە لە دەبەکان هەڵی دەگرن ئەوە لە کەینەوە ئاوە بە دەبەی ئاوی دێنێ وڵی من هەموو ڕۆژە تقریبان ئەو مارەیە 6 دەبە ئەف دەبە تقریبان 2 کاروانی دەکەم هەزاری ئەوەندا ئاوی دێنمە ئێرانە لێرانش لێرە دێخم مزەخەی پێ دەکەم دەنێرمە سەربانێ لە خۆتان بێزار بوون چ بکەم وڵی خانێکم نافرۆشەکەن لە مێژ بدەم فرۆشت بێزارمە زۆر بەخوای بێزار بینێ ئەمە ڕۆژە شەرمان لەگە خێزانانی دەرەخانێکی فرۆشەیە کاکەم لێرش کەس بە بێ ئاوی نایکردن خانێکم نافرۆشەکەنە لە مێژ دەم فرۆشت هەر نییە شتیواە هەموو ڕۆژ شەرمانە دەرێت و لەسی ژنیە کار نییە 15 زادێنی بە ئاو دەدە دەرم چ بکەین ئەوەیە عاریمە ئەو سار هەر نییە ئاوی دە بەس دەکڕێن بەزای دەکڕن هەریوەڵە دەکڕێن بەس بۆ هاوینە یان زستانی شەرەوە خراپ نادستانی باشتر بوو هەریوەڵە دستانی باشتر بوو بەس ئەلحان بەو هاوینەی بێ ئاوین هەریوەڵە باشە هەموو ڕۆژێ ناچار دەبن ئەو ئاوی بکڕن بەخوای دەکرێن دەچم دەینم لە مارە چیژەکەم دەینم بە دوبان دەینین بە سیارەی دەینین ئەوە واللهی لە خۆتان بێزار بوون هەریوەڵە والله هەمشانم لماندێشی باشە بەخۆی موچە نییە ئیش نییە ئەو زۆرە پارەی ئاویش بدەن هەرۆڵە معاشیشینە پیاوم بەخوا ئیشیشینە لەوەتی پایزێ بێ ئیشە کوڕۆکەکەم ئیشێ دەکا ئیش حەمەلەیە و باشە بابزانم خۆ زۆر ئاویش سرف ناکەین چێ من ناوەڵە هەدی قەمان نیە ماراتمانێ بەس هەر ئاوی دەوێ بە شەرم بەڕیدەیە شوشتنی مارەیە ئەدیکو لەوانی ئێستا موبەردەشکەم پێکەن دەرێ با ئاو زۆر سرف بەخوای گچکەکەی پێ دەکەین گەورەکەی پێ ناکەین نیوڕانان وەڵڵاوەچی زەلام دێنەوە شەوان ئەو جەوەکەی پێ دەکەینەوەی گەورە خەرک لێرە هەموویەوە بێزارە ئارێ وەڵڵا سلام علیکم ئاوتان کو ئاو والله ئاو نییە ئەوە 3 مانگ ئاو نهاتی 3 مانگ جژنێ هاتیەوە نیف ساعت بەس نیف ساعتی جژنێ هاتیەوە ئەو 3 مانگە ئاومان نەدیتی ئەم دکردن ئەو حاڕۆژی دکردن خەزانەکە ب 30,000 هەردوو خەزانە ب 30,000 ئەوان دادگرن چیان گۆ نەچوون مڕاجعەتان نەکردی وەڵام مراجعات کرد گوتی ئاو تەکمیل ناکە نایێمای ینی ئەو ئاوە هەیە نادن ئەو ئاوە لەوا کەورانە هەموو هەیە ئاو لە بێرە لینای بەس ئەو کۆرانە هەیە هەموو کورانە هەیە ئەف کورانات بەس سکری گرتیە ئەم نازانن نازانین سەبەب چییە ئاوی نادنمە نادنمە ئاوی بەس دەیکڕیان دەبی بسی لە جیان ئەمە دکردن خازانی سەهریجی تێ ئەم ئاوی دادگرن و بەس ئەو هەر هەفتەیە ئەم ئاو دادگرن هەر هەفتەیە ئەم دادگرن بە 30,000 ئەمەش کو بینن وەڵا نییە گەرمایە و ئینسان پێویستی و گەرمە و ئاو لازمە و ئاو شوشتنی ئاوێ و چەکی زارۆکان چەکی منداڵان دەرێن ئاو ئاوەدانی ئەوە وە خواردنێ ئەو عربی بێژنە الماء حياة ئاوی حياتە ئاو نییە ئەو هەوا حياة نییە لا هنا ما معكم المناطق كلها ما بيها كان يشترون 20,000 دينار 20,000 دينار يشترون المنطقة كلها ما بيها هذا قرايبنا هذا قرايبنا ما عندهم مي ولا قطرة كل 10 يجي 5 دقائق بس فقط 5 دقائق معكم مي يا الله الطبيعة هذا صار له شهرين تقريبا أكثر من يصير صيف أنت بعد بالكم مي ئەو تو هەر لێرە دادەنیشی لەو مانتیقەی خەچێرەی ئەمن خەڵچێرەمە بەسە من تورکمان و خەڵکی تەلافەرم ئالێرە ئاوتان کو ئاوی ئێرە باشە والله ئاوی باش نییە ڕۆژێک دێ 3 ڕۆژە نایە ڕۆژێک دێ 3 ڕۆژ نایە بەڵێ والله لە ئەو هاوینی گەرم ئاومان دەوێ والله باو خدایە دووم بەڕیدا یەک پێ دەکەن باو خدای هەگەر کەهرەبا دێ سپلیتی پێ دەکەن ئاومان نییە لەبەر بێ ئاوی بێ ئاون دەبی ئاویش بکڕن والله دووتانچی بە 15,000 دەکرد دووتانچی بە 15 باو خدایە راتب نەبی راتب نییە ئەو 3 مانگە معاشم وەرنەگرتیە 3
سێ مانگە باو خدایە ئەمن لە جێشی عێراقی وەردەگرم دەرێن جێشی عێراقی معاشی دەدا بە من هیچ وەرنەگرتیمە تو معاش لە جێشی عێراقی هەیە بەڵێ شەهیدە پێوەکەم ئەها شەهیدان ئی شەهیدان سەدام ئەدام کردیە ڕاتیبی تو لەسەر حکوومەتی عێراقی تاخیر لەس ئەرێ وەڵڵا 3 مانگەمان نەدایە کوم ڕاجع نەکردیانە دەری نییە دەری نییە دەری ڕاتم نییە نەمایە نازانم داتە چی بەرێ ئینشاڵڵا چا دەبی ئەوە هایتی لە ماڵێ لە برچینە دەمرن لە دەرێ دەدەی لە خەڵکی ئەو هایە ئەو حکوومەت والله شلونك عمي؟ شلونك شلون صحتك امورك؟ يا اهلا وسهلا ايامكم شلونكم صحتكم؟ والله الحمد لله احوالكم اكو مي صح الاحوال والله مي ماكو طبعا كل سنه هذا الفرع ما بمي هذا الفرع مو بس هذا كل سنه عندي سياره انقل مي نوبات ما عندي سياره اجيب الستوته لازم اشتري لا اشتري بس 400 الف طيبه بس مي 400 بس تنكر يجي يفرغ لنا تقريبا ناخذ من عندنا 25 30 يعني كل 5 ايام يفرغ يعني مو بس هذا كله فرح ما بي يعني هسه احنا هسه بيت يبيع والله شفت يوم اللي بيكم معنا حتى حاليا بيت يبيعها من مره المي اي والله مو بس يعني بس مو هالسنه كل سنه شيء بس بعد الفرح البوري ما نيجي شوف انجي النص البوار هنا شو 4 انجات بس هذا الفرع انجي النص يعني هذا البيت بيوت ما يكفي يعني شوف يعني والله ما عندي شغل اعمل بس انقل مي شويه تساعدونا مساعده من عندكم ها احنا يمينا جو حار لو الشتاء هم ما يخالف اي والله هسه الجو حار والله. لازم اكو مي مو اي والله لازم لكم مي وجهدكم يعني خلف الله عليكم ورحم الله والديكم سڵاوتان لێبێ و بابزانم دۆختان لێرە لە بێئاویدا چۆنە بەخێر بێن برام وەڵڵاهی کاکە ئەمە بەڕاستی منتیقەیمە بێ ئاوە گرجۆتیار بەشەشی هیچ ئاوی نیە وەکو ئێستا دەبینن بەشەشی ئەو لای زۆربەی ماڵەکان 2 ئاو 3 ئاویان هەیە ئینشاڵڵا زیاتریشیان هەبی بەڵام ئەخە ناکرێ ئەوان تێر ئاو پڕ ئاو برژێ لە سەر بیرێ نەک لە ماڵان لە بیری ئاو برژێ لێرەش ئەوە لە وەزعی فەرمووی ئێستا من ئەوە بە پیکەوی ئاوی دێنم الحمدلله سوپاس لە بۆ خوای چانیە من ئەو پیکە بەشم هەیە ئاوی پێدەینم دێگەر ئەوەش نەبا فەرمووەتە لێرە بێوەش نەکەیە فەقیرێ بەخوای کەسی نییە و پیکە بیشی نیە و یعنی ناچارە ئاوی بکڕی ئەم بۆی بەخوای لە مزگەوتی ئاوی دێنم بەخۆشم بەخوای نەخۆشم بەڕاستی ماندی بووم ئینزیلاقم هەیە بەخوا جێژنەی ئەوتان چەم هینا خوارێ پشتم قڕتەچی لێەوە هەتایەک هەفتەی نەمتوانی ئەم لە جێ هەستمەوە بەخوا جێژنەم نەکرد ئەمن هەر خوتبەی جێژنەم پێ نەکرا لەبەرەوەی ئاو نەو لە ماڵە شیوی پێلێنێن بەخوای ڕاز ڕۆیشتین چوینە لای ماڵی بابم ژیان نەما لێرە بەڕاستی فەرمەوە جێی داری چەند لە مێژە قۆرم کردێ بەخوای لەبەر بێ ئاوی داریش ناچین خۆ ئاوەکی واشی ناوێ بەڵام بۆ ئینسان کە یعنی لەو وەزعی بوو پێرا ناگە بۆ شتانە مێشی ناپڕژێتی سەر شتانە خۆتان بێزار بوون وڵای جە وەزعیم بەردەوام ئەمن ئەو جلوبەرجی ئیشەم لەبەرەوەی چم ئاوی دێنم لە مزگەوتێ دەچم ئەلە مزگەوتێ بە سەعاتێکی ئەم تەوان نیوەی تێدەکەم لەبەر سیارەکەم دەرم نەوەک تێکچی نیوەی تێدەکەم لێ دەبی سەعاتێک چاوەڕێکم دێمەوەش لێرە بە سەعاتێکی تا بە سەدەکە هی ئەو 2 سەعات هەموو ڕۆژێ من 2 جار دەچم ئاوە نیوە ئاوی دێنم 4 سەعات لە ژیانم کاکەم دەوی خەریکی ئاودانانێ بم لەبۆ ماڵ منداڵم ئینشاڵڵا خوای گەورە بە عیبادەتش دەینووسی بەڵام بەخوا ئەوڕۆ نیورانی بەو گەرمایی موبەردەمان پێ نەبوو هەتا عەسرێ ئەوە ئەوڕۆ یعنی ئەم مەمنونم بۆندەی ڕۆژوێ هەر لە نیورانی هەتا مەغریبی ئەم لە ماڵی نیمە ماڵ منداڵم لەو گەرمایی دانیشتینە لەبەرەوەی ئاو نەمایە بەڕاستی موبەردەی پێ ناکەن لەبێ بێ ئاوی ناوەڵام موبەردەیسی یاجە ئێستا موبەردە ئێستا پلاستیکە بەڕاستی بە زەبری ئاویش دەکات بتەوێنێتەوە ئێستاوای لە هاتیە ژیان زەحمەت بوو بەڕاستی ئەوە ژیانی ئەمە کاک ئەمە دەبایە وەڵڵای وەکو هاوڵاتی خەلیج ژیابین ئێستان بەخوا شەرمم بەخۆی داوای ئاوی دەکەم چکە ئاو شتێک نییە توی داوای بکەی ئەم دەبای ئێستا داوام کرد بەم گوت بە ئەو مانگەی حکوومەت بە پارەی زۆرم لە بنێری لە خۆم گەشتی وڵاتێش دەکەم گەشتی زانستی گەشتی هەر یەک لەو بابەتانە کورە خەڵک لە وڵاتان داوای ئەو شتانە دەکات نەک داوای نان و ئاو بەخوا من هەموو جارێ کرێچی بووم کاتی خۆی لە گەرداچی منداران دادەنیشتن دەمگوت بەس خانی خۆم هەبی نان و ئاویش بی دەخۆم شتەوە ئاوەکە نییە خانی خۆمەیە الحەمدولە بەس ئاو نییە نانەکەش الحەمدولله کورد دەرێ ئاو ئاوەدانی وانە ئەگەر ئاو نەبی ناچار دەبنەوە گۆژ لێرە خانی خۆتان بفرۆشن و بڕۆن والله هەروایە تەمان هەموو شتێک لە قیاس خۆی پێشتر ماڵم لەو 1-2 فەڕە ئەولاتر بوو 2 جار لافا و ماڵمی برد یعنی خەریکە من ئێستا بەخوای خۆزگە بە و لافای ئەو لای بخوازمەوە لەو لای لە لافای هەراتم لێرەژە بێ ئاوی
لافاوەکەیان چا کرد ئینشاڵڵ ئێرەش چا بکەن. باشە بەشێک لە دانیشتوانی ئێرە دەڵێن لەبەر بێئاوی تووشی کێشەی کۆمەڵاتی دەبین لەگەڵ خێزانەکانمان دەمەقاڵێت دروست دەبی لەسەر ئاو بە تاکیت هەرێ وەڵڵا وایە ئێستا من یعنی جیران هەیە ماڵ منداڵی خوێنار تۆماری بابی ئاو نەبی چ بکە فەقیرەی ئێستا تو ئەمن ئەو تانچی ئەگەر ڕۆژانەیەکتانچی ئاوی بکڕم ئەو تانچیە ئەگەر بە هەرزانەکەی پڕیکەن 10,000 هەموو ڕۆژێ 24 ساعتتانچی چوات دەوێت لە بە موبەڕیدەی مانجێ 300,000 دەکە کە لەکوێ بینی 300,000 خۆمە تاجری نەفتی نینە هاوڵاتێکی فەقیر و بەستە زمانی لە وڵاتەی کەمترین مافی خۆمان نییە مە کو دەتوانین ئەمە 300,000 بە ئاو دێن ئەوە ئەدی و معاش خۆری پێی ناکرێت تەمام معاش خۆریش نینە ئەدیمە لە چێ بینین ئیشمان پێ ناکرێت لە بە ئاوی بەخوای ئیشیش بکەین دەی پارەکە لە بۆ ئاویدانینەوە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە دانیشتوانی گرجوتیار بوو لێرە خەڵکی ئەوە بەشێکیان لە نێو ئۆتۆمبیلەکانیان تانچیان داناوە بۆ ئەوەی بتوانن لە شوێنی دیکە ئاو بێن و دواتر لە ڕێگای سۆندەوە ئاوە بۆ ماڵەکانی خۆیان ئاو دابین بکەن بەشێکیان ناچارن ئاو بکڕن بەشێکی دیکەشیان لە ڕێگای دەبەوە لە شوێنی دیکە ئاو دێنن ئەوان دەڵێن ئێمە داد و بێدادمانە لە دەست بێ ئاوی ئەمە چەندین ساڵە ئەم گرفتەمان بە بەردەوامی هەیە و داوا دەکەن لایەنی پەیوەندیدار ئاوی ئەم شوێنەش هاوشێوەی شوێنەکانی دیکە چارەسەر بکە کە وەکو خۆیان دەڵێن چارەسەری دەکەین چونکە تاوەکو ئێستا بەشێک لە دانیشتوانی گەڕکەکانی ناو شاری هەولێریش هەمان گرفتی بێ ئاویان هەیە و بەڵام هەردەگوتری ئەم ساڵ ناساڵێکی دیکە کێشەی کەماوی چارەسەر دەبێت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ.